حسني بصري رضا رحمة خوالي قوربياوي تابعي أفرمي قناها كر بسر قناها كر بسر قناها لأخيرا حتى يعمل قلب حتى ضلي إنسان كوربت إما اشتك من هي بيوتي بصر اشتك من هي بيوتي بصيرت بصر أم تشاوي سر مانك أبيني بصيرت شاوي ناخ مانك أبيني لفرمايشتك أفرمي إنساني مسلمان سنتك شوين بيغمريان صلى الله عليه وسلم لها مشتك أكوي حتى أفرمي كنت بصره الذي يبصر به خو أفرمي أبما أو تشاويك بي أبيني بويا تشاويك باطني إنسان هي بصيرتي إنسان چەند خواناز بێ زیاتر چاوی کراوەتر ئەبێ باشە و خراپە زیاتر لە یەک ئەکاتەوە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێکە لەو کەسانێکەوە مولهەمە لەناو ئەم ئوممەتە چاوی بەسیرەتی بەتەواوی کراوەتەوە بۆیە بینی کەسێکە بینە کە یەتە ناو مەدینەوە یەکسەر پەلامەرەدا ئەیگرێت ئەڵێ ئەمە نیەتێکی خراپی هەیە. کابراژ ئەڵێ من هیچ نیەتێکم نییە هاتووم بۆ سەردان ئەڵێ نا ئیلا نیەتێکی خراپیە. تون دەسو ئەوانەیە گرێ باتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یا رسول الله ئەم پیاوە ئەبینم طبیعی نییە بۆچی هاتووی؟ وەڵا هەر هاتووم زیارەتەکەم. ئەی تۆ لەگەڵ فڵان کەسە دانەنیشتن پێکەوە نەدوت ئەگەر قەرزان نەبوومە ئەچووم محەممەدم ئەکوژد ئەو نەیوت قەرزەکان نەبووە دەمەوە نەهاتی بن بکوژی شایەتمانی هێنا. مەبەستەکەم لە ئیمامی عومەرە ئەوەندە وریا یەکسەر ئەم کەسەی ناسی. ئەبوو لؤلؤی مەجوسی کاتێکە ئیمامی عومەر پێوت وتی خەنجەرێکم بۆ دروستکە وتی خەنجەرێکت بۆ دروستەکەم لە شەرق و غەربا دەنگ باتەوە. فەرمووی ئەم پیاوە تەهدیدم ئەکا بە کوشتن ئەوێ بمکوژێ. وتیان کوڕی ئیمام نیەت باش بێ لەگەڵێ وەڵا ئەم پیاوە فەقیرە ئەڵێ خەنجەرێکی باشە بۆ دروستەکەم. وتی خەنجەرێک من لە شەرق و غەربا دەنگ باتەوە مەگە منی پێ بکوژێ اینجا دەنگ ئەداتەوە. ئەم چاوکراوەیی دڵ ئەفەرمێ جارێکیان ئیمامی عوسمان و ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دانیشتبوون تەوانا بە کەرامەتی موسڵمانی حسابە کرێ بە بەسیرەتی چاوی حسابە کرێ بەسیرەتی دڵ. ئەفەرمێ پیاوێکیان بینی ئیمامی عەلی فەرمووی ئەم کەسە حەدادە ئاسنگەرە. ئەڵێ ئیمامی عوسمان فەرمووی نە دارتاشە ئەمە نەجارە. ئەڵێ پرسیاریان کرد لە کابراوەتی وەڵاهی زۆر دەمێ ساڵە خەریکی نەجاریم بەس ئێستا میهنەکەم مودەتێکە گۆڕە کردوم بە حەدادی. قسەی هەردووکیان تەواو دەرچوو. ئەمە چییە؟ ئەمە بەسیرەتێک کە ئینسان بە چاوی دڵ سەیرەکە. بۆیە زۆر کاتی ئینسان ئەگەر هاتوو زۆر ڕۆس و لە خواناسیە ئەگاتە ئەوەی چاوی دڵی بکرێتەوە. ئەگەر لە گوناها بوو چاوی دڵی کوێرە بێت وای لێ کە مۆر لە دڵی ئەدرێ ئیتر هیچ شتێک نابینە ڕۆشنایی نابینێ. ئەسڵەن هەموو ناشرینەکان ئەو بە جوانی ئەبینی. ئینسان هەر کاتێک گەشتە ئەو حاڵەتە ئیتر لە غافلینە یعنی لەخوا بە دوورە لە غەفڵەتێکی تەواوە ئاگەی لەخوا هەر نامێنێ. غەیری حەسەنی بەسری فەرموویانە کاتێک کە ئینسان گوناهەکانی زۆر ئەبێ مەعاسیەکانی زۆر ئەبێ ئاوا دەوری دڵی ئەدەن ئیتر دڵی هەرچی ئەکا وەکوایە دیوارێک دەورەی یابێ نووریەکەی ناو دڵی ناتوانێت هیچ شوێنە ببینێ و هیچ جێگایەک ببینێ. ئەسڵی ئەمەش چۆنە؟ لە کاتی گوناها دڵ ژەنگەکات هەتا وەکو گوناه زیاتر کە ژەنگ زیاتر ئەبێ هەتا وەکو وای لێت ئیتر دڵەکە دەرناکەوێ ونەبێ. ئەسڵەن وای لێ قوفڵ لە دڵی ئەدرێ ختم لە دڵی ئەدرێ. سبحان الله کەئەنەما دڵ لە ناو پەردەیەکی تاریکە یا کراوەتە ناو تورەکەیکی تاریکە و بەسراوە ئیتر هیچ ڕۆشنایی نابین. ئەفەرمێ ئەگەر لە دوای هیدایەت و بەسیرەت ئەمەی بۆ دروست بوو سبحان الله عەکسە بێتەوە. یەکەم جار دڵ ئەوەندە ڕۆشنایەکەی بە قووەتە هیچ حیجابێ ڕاگیری ناکە بەڵام دواتر وردە ئەکوژێتەوە گوناهەکان تاوەکو نورەکەی تەواو